کاتەوە هەموو کاتێکتان باش. من دکتۆر ئومێد سەلیم خالندم، مامۆستام لە کۆلێژی ئەندازیاری. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانم بە خولێکی نایاب بە ناونیشانی بەرزکردنەوەی ئاستی خولیا بۆ پیشە. لەم خولەدا من سەرەتا چەند پرسیارێک ئاراستە دەکەین، پاشان دێنە سەر پێناسەی خولیا لەبەرەوەی لای زۆر بەمان خولیا لەوانەیە بە واتایەکی هەڵەتی گەیشتوین. پاشان جیاوازی نێوان خولیا و بایەخ لەگەڵ بەهرە و کارامەیی دەکەین. لەگەڵ ئەوەش باس لەوە دەکەین کە خولیا تەنها ڕێگەیەک نییە بۆ چێژ وەرگرتن، زۆر شتی تری لەگەڵا کە مرۆڤ دەتوانێت سوودیان لێ وەربگری. لە دوای ئەوە باس لە کار دەکەین و پیشە، یعنی گرنگە ئەم جیاوازیە بزانی لە نێوان کار و پیشە. جا لە دوای ئەوە خۆت بڕیار دەدەی ئایا ئەو کارابەیەی هەیتت یاخود ئەو خولیایی کە هەیتت دەیکەی بەکار یاخود دەیکەیە پیشێکی سەرەکی لە ژیانی خۆت. لە دوای ئەوەش دێنە سەر چەند ڕێنماییەکی بەسوود بۆ بەردەوامبوونی ئەو پرۆسەیە و هەروەها چەند با بڵێین ئامۆژگاریەکیش هەیە بۆ ئەوەی ئەو شتە بیکەیت. سەرەتا ئەگەر پێت وایە ئەو پیشەیەی کە ئارەزووتە وەکو خەونێکە و نایەتە دی، یان ئایا کاری ئێستات زۆرینەی کاتەکەت دەبات و دڵیشت پێی خۆش نییە، گومانت هەیە لە تێگەیشتن و دیاریکردنی خولیا و بەهرە و کارامەیی و بایەخەکانت، بێکاریت و چاوەڕێ دەکەی دەرفەتێکت بۆ بڕەخسێت بۆ ئەوی ببی بە فەرمانبەر، باوەڕت وایە کە خاوەن پیشە سەرکەوتووەکان بەخت یاوەریان بووە، ڕازیت کە خولیاکانت تەنها لە ئاستی کات بەسەر بردن بمێنێتەوە و هیچ بەرهەمێکی نەبێت، کێشەت هەیە لە دیاریکردنی خولیاکانت یاخود بەهەڵە لە خولیاکانت گەیشتووی. ئەگەر هەر کامێک لەم پرسیارانت هەیە، بەدڵنیاییەوە تۆ گوێ لە با بڵێن بەشدار بووی لە خولێکی زۆر باش بۆ ئەوەی سوودی لێوەربگری. سەرەتا خولیا یاخود هەبی بە ئینگلیزی پێ دەڵێن، بە عەرەبیەکەی هیوایە، بریتیە لەو چالاکیانەی کە بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام دەدرێت بۆ چێژ وەرگرتن، بە تایبەت لە کاتی دەستبەتاڵیدا. دەستبەتاڵی بەمەستمان ئەوەیە کە تۆ هیچ ئیلتیزامێکت لەسەر نییە، لە کار نیت، لە کارێک نیت کە مەفروزە بیکەی، ئەوەیان خولیایە. مرۆڤ توێژ لە خولیایەکانی وەردەگرێت بێ ئەوەی هیچ سوودێکی مادیشی دەست بکەوێت. نمونە بۆ ئەم جۆرە خولیایانە خزمەتکردنی کۆمەلگایە، پەیکەرتاشیە، وێنە کێشانە، چێش لێنان و هەویرکاریە، ژەنیاری ئامێرێکی موزیکە، وەرزشی تاکە کەسیە یان لە نێو گرۆڤ و فۆتۆگرافی. ئەوانە هەمووی ئەگەر باش لێی وەرببنەوە پێویستیان بە چالاکیە، واتە خۆت کەسێکی ئاکتیڤی و بەشدار دەبی تایدا. بۆ ئەوەی جیاوازیەکانی نێوان بایەخ و بەهرە و کارامەیی بزانی لەگەڵ خولیا، لێرە شیکردنەوەیەکی باشی بۆ دەکەین. بایەخ بریتیە لەو ئارەزوەی کە سەرنجت ڕادەکێشێت یان وا دەکات بەشدار بیت لە شتێک بۆ ئەوەی فێری ببیت یان زیاتری لەبارەوە بزانیت. لێرە مەرج نییە تۆ ئاکتیڤ ئەو کەسە ئاکتیڤە بی کە خۆت کارەکە بکەی، لەوانەیە پاسف بی یاخۆت ئەو کەسەی کە گوێ دەگری کە ئامادە دەبی لە چەند چالاکیەک وەکو گەشتکردن، هەروەها گوێگرتن لە میوزیک، فێربوونی زمانی بیانی، مێژوو، شانۆ و هەروەها سروشت. ئەوانە دەچینە پۆلینی بایەخەوە. هەرچی بەهرەیە، بەهرە بریتیە لە توانایەکی سروشتی کەوا دەکات باش بیت لە شتێکی تایبەت، بە دیاریکراویش بەبێ هیچ خول و بەبێ هیچ کەسێک کە فێرت بکە. ئەمەیان بەهرەیە. ئەوە لە با بڵێن سروشتی مرۆڤەوە هەیە. ئەوەش وەکو چیە؟ بیرکردنەوەی ڕەخنەگرانەیە، هونەری پەیوەندیکردنە، داهێنانە، وتاردانە، ئەمانە هەمووی بەهرەن، نووسینە، بڕیاردانە، ئەوانە هەمووی دەچنە
با بڵێین پۆلینی بەهرەوە. کۆتا وشە کە دەمانێت دیاری بکەین و باسی بکەین و زیای بکەینەوە لە خولیا بریتە لە کارامەیی. کارامەیی بریتە لە توانای ئەنجامدانی چاڵاکیەک یان کارێک بە شێوەیەکی باش، بە تایبەتی لە ڕێگەی هەوڵدان و پراکتیزەوە. کەواتە کارامەیی شەرت نییە خولیا بێ، تۆ بە بەردەوامی با بڵێن مارەسەی بکەی لە ئەوقاتی فەراغت یان لەو کاتانەی کە بە هیچەوە مەشغوڵنی، بەڵام ئەوانە دروست دەبن لە فیتڕەشت دانیە، بەڵام دەکرێت لە ڕێگای ترینینگەوە، لە ڕێگای خوێندنەوە، لە ڕێگای پراکتیسەوە ئەو شتانە فێر ببیت. ئەو شتانی کە دەچنە پۆلینی کارامەیی بریتین لە هونەری دانوستان، خستنە ڕووی بیرۆکەی ئاڵۆز بە شێوەیەکی سانە. ئەمە زۆر جار خەڵک دەبینێن دەڵێن ئەم بابەتە بە فڵان کەس باسی بکە، لەبەر ئەوە زۆر باش دەتوانی خەڵکەکە تێبگەێنێ. گوێگرتنی کارە بێگومانەوە زۆرێکە لە جۆرەکانی گوێگرتن کە بریتیە لە گوێگرتن بە تەرکیزەوە باش دەبێ فۆکەس بکە و هەروەها دەبێ لە دوای بە تێپەڕینی کات لە بیری ما بێ ئەو شتانی پێشتر کە وتراون چی بوون و هەروەها دەبێ وەڵامدانەوەشی لەگەڵ بێ. ئەمە پێ دەڵێن گوێگرتنی کارە. ئەمە سێ با بڵێن مەرجە سەرچەکانی ئەم کارامەیە. و هەروەها بە کارهێنانی بەرنامەکانی کۆمپیوتەر و ڕابەرایەتی کردن یاخود لیدەرشیپ ئێمە پێی دەڵێن لەگەڵ هونەری بەڕێوەبردن، ئەوانە هەمووی کارامەین. واتە مرۆڤ دەتوانێت خۆی پلانێک بە خۆی دابنێ و ئەم کارامەیانە بەدەست بهێنی لە ڕێگای خولەوە بێت یاخود لە ڕێگای خوێندنەوە و پراکتیزەکردن. باسی خولیامان کرد، گوتمان خولیا ئەو چالاکیەیە کە تو ئەنجامی دەدەی لە کاتی دەستبەتاڵیدا یاخود کە مەشغولی هیزنی بۆ چێژوەرگرتن. بەڵام بیرت نەچێ خولیا تەنها لەم چوارچێوەیە نامینێتەوە، تەنها بۆ چێژوەرگرتن نییە. زۆر سوودی تری هەیە کە لەوانەیە سەرسان بیت ئێستا بە باسکردنیان. خولیا دەتوانێت هەستی متمانەت پێ بدات لە تواناکانت. بە نمونە کەسێک ئەگەر میوزیک ژەنە، ئەو کاتێک کە پارچە میوزیکێکی نوێ دەژەنی یاخود جوڵەیەکی وا دەکات لە ژەنینی موزیکەکە، هەست بە متمانە دەکا، هەست دەکە کە بەڕاستی شتێکی کردووە. پاشان خولیا دەتوانێت دەرچەی داهێنان بێت. لە بیرمان نەچی زۆر جار ئەوانەی کە ناویان دەچێتە کتێبی غینسەوە یاخود ئەوانەی کە زۆر جار لە هەواڵەکان دەبینین یەکێک لە خولیایەکانی تیان وای کردیە بە داهێنەر هەژمار بکرێت لە دنیادا. هەروە پراکتیزەکردنی خۆلیاکان برە و بەتوانەکانی مێشک دەدات، لە پوکانەوەی مێشک دەپارێزی لە بەرەوەی بە بەردەوام تۆ بە دوای شتی نوێدا دەگەڕێیت. و هەروەها خۆلیاکانت دەتوانێت سۆزێکی گەورەت پێ بدات و زۆر زاریش دەتوانێت فەرامۆشیت پێ بدا، ئارامت بکاتەوە. بە نمونە کەسێک لە بێتاقەتیدا دادەنیشێت چەندێڕێک هۆنراوەکیان شعرێک دەنووسی، ئەو کاتە ئارامیەکی تەواو بە ڕۆحی دەدا. و هەروەها پراکتیزەکردنی خۆلیاکانت وا دەکەن کە بە بەردەوام چالاک بیت. بە نمونە ئەوانەی زۆر خۆلیای وەرزشکردن دەبین لە تەمەنێکی زۆر گەورە دەتوانن وەرزشێکی زۆر باش بکەن کە لەوانەیە بە گەنجێک چی وەکو ئێمە نەکرێ لە تەمەنی گەنجیدا. خولیاکانت وا دەکەن کە هەندێک کات بۆ خودی خۆت تەرخان بکەیت. مرۆڤ زۆر جار بیری دەچێت کە کات بۆ خۆی تەرخان بکە لەبەر ئەو کەسانەی کە لە دەوروبەرینە و هەروەها بەو کارانەی کە زۆر پێیانەوە سەرقاڵە. و هەروەها خولیاکانت بە تەندروستیەکی باشی جەستەیی و دەرونی دەتێڵنەوە. ئەم خاڵانە لە بیر مەکە بۆ ئەوەی خولیاکانت فەرامۆش نەکەی. ئێستا خولیاکانمان هەیە و دەمانەوێت لەو خولیایانە پیشە دروست بکەین. پیشە دوو جۆر هەیە، دەتوانی بیکەیت بە کارێکی لاوەچی و دەتوانی بیکەیت بە پیشەی سەرەکی خۆت. بێگومان جیاوازی هەیە لە نێوان کار و پیشە. کار
بریتیە لە پێشکەشکردنی خزمەتێکی دیاری کراو لە شوێن کارێک جا ئەمە دەستگا بێ کۆمپانیا بێ ڕێکخراوە بێ لەوێ ئەرک و مافی تۆی تێدا دیاری کراوە لە بەرامبەریشدا بڕێکی دیاری کراو پارە وەردەگریت. بەڵام کار چەند تایبەتمەندیەکی هەیە جیای دەکاتەوە لە پیشە. بەنمونە کارەکەت یەکێکە لە شتە پێویستەکانی ژیانێت. بۆ نمونە ئێمە هەمومان پێویستمان بە کار هەیە بەڵام مەرج نییە هەمومان پیشەمان هەبی. هەروەها مەرج نییە تۆ کارەکەت خۆش بێت لەوانەیە زۆر ڕقت لە کارەکەت بی بەڵام لەبەر پێویستیەکانت لەبەر ئەوەی بڕێک پارەت دەست بکەی و بتانی پێداویستی ڕۆژانەکانت جێبەجێ بکەی یاخۆت بەدەستبینی لە کارەکەت بەردەوام دەبی. هەروەها ئاساییە ئەگەر هیچ چێژێک لە کارەکەت وەرنەگریت. لەبەرچی چونکە مەبەستی سەرەکی لە هەبوونی کار دەستکەوتنی پارەیە و لەوانەیە هیچ پلانێکی درێژخایەنت نەبی بۆ کارەکەت. بنمونە من کاشێرێکم لە چێشخانەیەک یاخۆت هەر کارێکتر دەکەم کە کاری ڕۆژانن ئەوە هیچ پلانێکی درێژخایەنی پێویست نییە. هەروەها لەوانەیە کارەکەت پێویستی بە ئاستەکی ڕۆشنبیری و معریفی و با بڵێن کارامەیەکی بەرز نەبێت. بەڵام پیشە ئەو کارەیە کە بە پەرۆشەوە ئەنجامی دەدەیت خۆشت دەبێت ئامادەی قوربانی بۆ بدەیت و ئامادەی تێدایە کاتی زیاتری بۆ تەرخان بکەیت. ئەمەش لەبەر ئەوەیە کە تۆ باوەڕی تەواوت بە پەیامی کارەکەت هەیە و خۆشت دەوێت ئەو تایبەتمەندیانەی کە لە پیشەش هەیە و زیای دەکاتەوە لە کار ئەوەیە کە ڕادەی پێویستیت بە پیشە کەمترە لە پێویستیت بۆ کار. لەبەر ئەوە ئەگەر پیشەکەت هەبوو چێژی زۆر زیاترە لە ئەنجامدانی کار بۆ کەسێشتر و هەروەها ئەگەر پیشەت هەبوو دەبێت دڵنیابیت کە پیشەکەت خۆش دەوێت. لەبەرچی باسی یەک لە با بڵێن خاڵەکانمان کرد لە کار تۆ ئیلتیزام دەکەی بەو کاتێک کە بۆ دیاری کراوە بەڵام لە پیشە لەوانەیە تۆ کاتێکی زۆر زیاتری پێ بدەی لەو کاتانێک کە پێویستە بۆ کارەکەت تەرخانی بکەیت. بە شێوەی گشتی پیشە چێژبەخشە و زیاتر خزمەتی کۆمەلگا دەکا و لە پاڵ دەستکەوتنی پارە پیشەکەت هەستی ئارامی و ڕازیبوون لە خۆتت پێدەدا و پیشە زیاتر بۆ ماوەی درێژخایەنە و بەردەوامی دەوێت ئەو هەروەها پێویستی بە کارامەیی و بەهرە و بایەخە. ئێستا جیاوازیەکی دیار دەکەین لە نێوان کاری لاوەچی یان پیشەی سەرەکی واتە ئەو خولیایی کە هەتە دەیکەیتە کاری لاوەچی یا دەیخەیتە پیشەی سەرەکی ئەمە لە چ کاتێک ئەو بڕیارە دەدەیت. بێگومان دەکرێت خولیاکەت بەکار بینیت تەنها بۆ دەستکەوتنی بڕە پارێکی زیاتر لەوەی کە لە کارەکەت دەست دەکەوێت. ئەوە بۆ ئەو کەسانەیە کە خاوەن کارن بەڵام خولیاشیان هەیە و بەهرەیان هەیە دەتوانن پیشەیەکیش بۆ خۆیان بکەن. ئەمەش لە ڕێگەی قۆستنەوەی کاتە بەتاڵەکانتە. بەنمونە ئەگەر خولیای خوێندنەوە و نووسینت هەیە دەتوانی وەکو ئامادەکاری راپۆرت یاخود مامۆستای تایبەت یاخود هەڵەچن کار بکەیت. ئەگەر وەرزش و ڕاهێنانە دەتوانی دانانی پرۆگرامی تایبەت بکەی بۆ ئەو کەسانێک کە وەرزش دەکەن یاخود ببیە ڕاهێنەر یاخود لە ڕێکلام بەشدار ببیت. ئەگەر وێنەگرێکی بە توانای خولیای وێنەگرتنت هەیە دەتوانی پیشانگایەک بکەیتەوە یاخود لە لای وێنەگرێک کار بکەیت یاخود یەکێک لە دەستگاکانی ڕاگەیاندن لە کاتی دوای کارت. ئەگەر میوزیک ژەنی دەتوانی لە لایف میوزیکان بەشداربی ببیتە ڕاهێنەر و تا کۆتایی. حتا یاریە ئەلکترۆنیەکانیش دەتوانن بەشداری لە خولەکان بکەن یاخود لە پەخشی ڕاستەوخۆ لایف ستریمینگ پێی دەڵێن. باوەڕ ناکەن ئەگەر ئێستا شتێک باس بکەین لە ساڵی 2014 کە ئەو کات ئەمە سەیرە مەسەرەن لەو کات کەسێک بتوانی لە لایف ستریمینگ لە گەیمینگ $300,000 ساڵانە بەدەست بهێنی. ئەوانە هەمووی لە پاش کار دەکرێت بەڵام ئەگەر دەتەوێت پیشەکەت بکەیت بە کاری سەرەکی دەبی ئامادە کاری لەبۆ بکەیت. بێگومان سەرەتا دەبی ئامانجەکە دیاری بکەیت بڕیار بدەیت کە ئەمە کاری لاوەچی دەبی یاخود دەبێتە پیشەی سەرەکیت. لەبەر ئەوەی تا زیاتر پشت بە داهاتی خولیاکەت ببەستی
پێویستت بە ماندووبوون و کاری زیاتر هەیە لەسەر خولیاکەت. خاڵێکی تر لەوەی کە گرنگە بۆ ئەوەی خولیاکەت بگوازیەوە بۆ پیشە ئەوەیە کە بیر لە هەموو ڕێگاکانی دەستکەوتنی پارە بکەوە لە خولیاکەت. بە نمونە ئەگەر پەیکەرتاشی دەتوانی پەیکەرەکانت بفرۆشیت، دەتوانی خولێکی نایابی پەیکەرتاشی بکەیتەوە، دەتوانیت شوێنێکی تایبەتت هەبێت بۆ دروستکردن و فرۆشتنی بەرهەمەکانت و هەروەها دەتوانی کاری دیزاین بکەیت و بیدەی بە کەسانی تر بۆ جێبەجێکردنی. دوای ئەوە دەبێ سەرنج بدەیت و لە خۆت بپرسی ئایا دوای ئەوەی کە خولیاکەت کرد بە پیشە بەڕاستی چێژی لێ وەردەگری؟ ئەمە گرنگە لەبەرچی لەبەرەوەی ئێمە لێ ڕاهاتوین کە خولیاکانمان لە دەست بەتاڵی و لەو کاتانێک کە تااقەتمان هەیە یان مود و میزاجمان هەیە بیکەین، بەڵام ئەگەر بوو بە پیشە دەبێت پابند بی بەو کاتانەی کە دیاریت کردووە بۆ کڕیارەکانت بنمونە و دەبێت لە کاتی بێزاری و بێتاقەتیشتدا هەر ئەنجامی بدەیت، ناکرێت فەرامۆشی بکەیت. و هەروەها کاری دۆزینەوەی بازاریش یاخود بە بازارکردن ئەمەش پرۆسەیەکە لەوانەیە پێشتر تۆ لێ ڕانەهاتبی کە لەگەڵ خولیاکەت بەیەکەوە ئەنجامی بدەیت و هەروەها بەڕێوەبردننی لایەنی دارایی ئەمەش یەکێک لە خاڵەکانی ترە کە دەبێ وریابی و بیریان لێ بکەیتەوە. هەروەها ئەگەر بۆ ئەو کەسانەی کە کاریان هەیە بەڵام دەیانەوێ خولیاکەیان بکەن بە پیشە واتە کارەکەیان بەجێ بهێڵن، ئەمە دەبێت دڵنیا بێت پێش ئەوەی کە کارەکەت بەجێبێڵی بیر لە چەند شتێک بکەیتەوە. یەکەم شت دەبێ ئاستت لە ئەنجامدانی خولیاکەت زۆر باش بێ. بەنمونە ئەگەر تۆ فۆتۆگرافەرێکی زۆر باش نەبی چۆن دەتوانی شوێنێک بکەیتەوە بۆ فۆتۆگرافی و خەڵک بێتەلات. ئەگەر وابوو ئەگەر لەو ئاستە بووی ئەوە دەست پێ دەکەی، ئەگەر نا پلانێکی تۆکمەدا بنێ بۆ بەرزکردنەوەی تواناکانت لە بواری خولیاکەت و هەروەها بیرۆکەی پیشە سەرچیەکەشت دوا بخات تا ئەو کات. لە دوای ئەوە دەبێت پلانی پیشەکەت دابڕێژی بینیستەوە لەو قۆناغەدا دەبێت هەڵسەنگاندن بکەیت بۆ پێویستی بازار بە پیشەکەت. لێرەوە دەزانیت کە چەند سەرمایەت پێویستە بۆ دەست پێکردنی ئیشەکەت، ئەمەشیان گرنگە و هەروەها دەبێت ئامانجەکان و کڕیارەکانت دیاری بکەیت و پلانی بازارت ڕوون بێت. لە دوای ئەوە دەبێ بیر لەوە بکەیتەوە کە بیرکردنەوەی پیشەگەری یاخود عەقلیەتی بازاریکردن و مارکێتینگ و بزنس دەبێت لە مێشکت خۆتی لەسەر لێ ڕابینی. لەبەر چی چکە گوتمان خولیات چالاکیەکە لە کاتی دەست بەتاڵیدا ئەنجامی دەدەیت، بەڵام کە دەیکەیت بە پیشە دەبێت وەکو کار سەیری بکەیت، بێگومان دەبێت زیاتر پابەندیت بە ئەنجامدانی. هەروەها خاڵشتر گرنگە کە لەبارەی بازارکردنەوەشتی زۆر فێر بیت. بەنمونە تۆ دەکرێت باشترین کەسی دنیا بیت لە پیشەکەت، بەڵام ئەگەر بازاری بۆ نەدۆزیتەوە هەرگیز ناتوانی کڕیار بەدەست بهێنی. لەبەر ئەوە دەبێت توانەکانی خۆت بخەیتە گەڕ و شتی نوێ فێربی لەبارەی بازارکردنەوە و ڕێگا جیاوازەکانی بازارکردنیش بەکاربینی وەکو ماڵپەڕ یاخود تۆڕی کۆمەڵایەتی یاخود ڕێکلام. لە دوای ئەوە کە بیر لە بازار دروستکردنەوەش کردووە هەموو بابنەی ئامانجەکانی دیاری کرد، دەبێت بڕاندێک دروست بکەیت و پابەند بیت پێیت. لەبەر چی چکەمایان دەبێتە ناسناوی پیشەکەت، ناسنامەی پیشەکەت و هەروەها ناوباندیشت بەوە دەردەکەی. ڕۆژێک لە ڕۆژان خەڵک وای لێدێ بە دوای بڕاندەکەت دەگەڕێ، تۆی لەبیر دەچێتەوە، منتەجاتەکانی تۆی لەبیر دەچێتەوە، لۆگۆیەکە و بڕاندەکە لە لای زۆر گرنگ دەبی وەکو ئەوەی کە دەبین ئێستا لە زۆربەی بڕاندە جیهانیەکان هەن. هەروەها بڕیار بدە لەسەر ناوەکەی، لۆگۆیەکەی و جۆری نووسینەکەی لەگەڵ شێوازی ڕەنگەکان، ئەمانە هەمووی گرنگن. کۆتا خاڵ بریتە لە سیستەمێکی دارایی تۆکما دەبی جێبەجێ بکەیت. بنمونە داهاتی گشتی دەبێت دیار بێ، خەرجیەکانت هەژمار بکە و سەرچاوەکانت هەمووی تۆمار کرابێ و بزاندرێ، قازانجی وەرزی و ساڵانە بەڕوونی دیاری بکە، پابەند بە بەڕێسا و ڕێنماییەکانی ئەم بوارە
وهروە لە پێدانی ڕسومات و باج ڕامەکە. ئێستا ئەگەر بەڕاستی پێت وایە خولیات نییە، کاتێکی گونجاوە بۆ ئەوی بە دوایدا بگەڕێت و بیدۆزیتەوە. ئەگەر خولیا ئەو هەموو سوودەی بۆ خودی خۆت و کەسایەتیت هەبوون کە پێشووتر باسکران و هەروەها هەلێکی زێڕینیش بیت بۆ گەیشتن بە پیشەی هەمیشەیت، بێگومان دەبی بە دوایدا بگەڕێت و بیدۆزیتەوە. سێ چوار خاڵی زۆر سانە باس دەکەم لەبارەی دۆزینەوەی خولیاکانت. ئەویش بریتە لەو شتانەی کە لە ئێستادا چێژی لێوەردەگری بیگۆڕە بە خولیا. ئەگەر مەشغولی ئێستا بە کارێکی تایبەت و لە وەختی لێژە تایم با بڵێن لە کاتی دەست بەتاڵیدا دەیکەی ئەوانە بیکە بە خولیا، یاخود زیندووکردنەوەی ئەو شتانی کە لە منداڵی یان ژیانی پێش کار و بەرپرسیارەتی و بایەخت پێدەدان ئەوانە زیندوو بکەوە، بینەوە جارێشتر بزانە لە کامە دەبێتە ئەو خولیایی کە دەتوانی پیشەی لە دروست بکەیت. هەروەها هەڵسەنگاندن بکە بۆ ڕادەی شیاوی خولیاکە لەگەڵ توانە و بایەخ و بەهرە و تایبەتمەندیە کەسەکانت، لەبەرەوەی ئەوەش گرنگە بۆی بگونجێ لەگە خولیاکانت. و کۆتا خاڵ بریتە لە تاقیکردنەوەی شتەکان، واتە هەموو ئەو شتانەی کە باسمان کرد تاقییان بکەوە، ئەو کاتەی لەسەر کامیان مایتەوە و زانی چێژی لێوەردەگری و مەجای تێدا هەیە ڕۆژێک لە ڕۆژان ببێ بە پیشە، ئەمەیان فەرامۆش مەکە و کاری لەسەر بکە. زۆر زۆر سپاس بۆ گوێگرتنتان، بۆ بەشداری بوونتان لەم ئیڤێنتای ڕوانگە فڕاست کە بە ئۆنلاین کراوە ئەم ساڵە. زۆر زۆر سپاس.